نیسان ئەمین سڵاوت لێبێت ئەم کاتت باش بەڕێستان کاندیدن لە پارتی سۆسیال دیموکرات لە سوید ئەمڕۆ هەڵبژاردن بەڕێوە چوو لە سوید پێشوازی ڕەوەندی کوردی یاخود کوردەکان چۆن بوو لە هەڵبژاردن بەتایبەت لە کاندیدە کوردەکان تا چەند بەشداری هەڵبژاردنیان کردووە؟ بەڵێ زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەتان دەستان خۆش بێت ئیمڕۆ خەڵک بە چۆش و خەرۆشێکی زۆر زۆر باشەوە هاتە بەر بنکەی دەنگدان و دەنگێکی زۆر زۆری دا و سویدیەکان و کوردەکانیش بەڕاستی بە تێکڕا. هیچ ئامارێک هەیە کە ڕوونی بکاتەوە ڕێژەی بەشداریکردن تا ئێستا چەند بووە لە هەڵبژاردنەکەیە؟ تاکو ئیستاکە ئەو ژمارەمان پێ نەگەیشت و بەڵام چاوەڕوانی لەوانەیە لە سبەی نییە یاخود ئیمشە و درەنگ پێمان بگات. بەڵێ چەند کورد لەم هەڵبژاردنەیە کاندید بووە بۆ شارەوانیەکان لە سوید؟ وڵای ئێمە سێ کوردین وەکو لە شارەکەی ئێمە هەرسێکمانیش تقریبەن ئومێدمان هەیە دەرچین لەبەرەوە کوردەکان بە تێکڕا عارەبەکان مەسیحیەکان سویدیەکان بە زۆری دەنگمان پێدەن بەڵامی تر ئەوەیش کات پیشانیەدا بزام دەرەچیندانا بەڵام ئومێدمان هەیە ئێمە هەرسێکمان وەکو کورد بەڕاستی لە شاری لینشۆپینگ دەچین بۆ شارەوانی لینشۆپینگ. نیسان خان ئەگەر هەر یەکێک لە ئێوە هەر یەکێک لەم کوردانی کە کاندید کراون بۆ شارەوانی سوید هەر یەکێک و لە شارەکەی خۆی بە نمونە و سێ کەسەی کە لە شارەوانی شارەکەی تۆ کاندید کراون هەر کامێکتان سەر بکەون چی بۆ ڕەوەندی کوردیەکەن یاخود بۆ دەنگدەرەکانتان کە متمانە بە ئێوە ببەخشن پلانتان چییە؟ بەڵێ ئێمە بەڕاستی وەکو سۆسیال دیموکرات لە هەر جێگایەکە جێگای پای خۆت بکرێتەوە لە هەچ وڵاتێکە لە هەچ جێگایەکە سۆسیال دیموکرات حکومڕانین بکە بەڕاستی خزمەت بە هەموو تونوتێژەک هەموو خەڵکەکانەکات ئێمەش وەکو کورد بەڕاستی هەموەکو لاجێ هەموەکو ئافرەت بچینە جێگای شوێنی خۆمان باوش بۆ کوردەکان ئەگرینەوە ڕێنمایە نەکەین بۆ کوردانە کە دێن بۆ سوید و دێن بۆ شارەکە ئێمە بۆ لینشۆپینگ بە باشترین شێوە بچنە ناو کۆمەلگای سویدەوە و ئەو مشکلانە کە کاتی ئێمە تووشی ئێمە بوو بتوانین لە مشکلەکانەوان کەم بکەینەوە بە ئاسانکاریان بۆ بکەین. زۆربەی کوردەکان لە بۆنەی مەوزوعی ناتۆوە موقفیان وەرگرت و کەوان بەشداری انتخابات نەکەن لەبەرەوە ناتۆ شتێکە کە سوید لەگەڵ تورکیا ئیتفاقی کردووە زۆر هین بوون بە خۆش و جورۆشێکی ئەوە نەبوون کە داهین بکەن بەشداری لە انتخاباتا بکەن بەس لەگەڵ چەند دانیشتنێکە لەگەڵ چەند کۆبینەوەیەکە لەگەڵ چەند بینینیەکە ئیستاکە هەمویان وعدیان پێمانداوە و لەگەڵمانیشا بوونە ڕێژەی بەشداریکردن زۆرترا بەس هەمانیشە بایکۆتیان کردو و ئێمە دەنگ کەم دێری نەگەر کوردەکان بەشداری نەکەن. هیچ پلانێکی تایبەتان نییە بۆ پەنابەرە کوردەکان یان بۆ ڕەوەندی کوردی کە بە تایبەت داتان ڕشت بێت ئەگەر ئێوە بچنە شارەوانی؟ بەڵێ ئەو جنەی شارەوانی کە من کاندید کراوم بۆی هەموو قەرار و شتێکە بۆ خەڵوەتی پیران بێ بۆ مەکتەب بێت بۆ قوتابخانە بێتتر هەموو قەرارێک لەو شوێنە دانشی قەراری لەسەر دەین بۆ مەسەلەی ئابووری لەکوێ خەڵک دانیشتن کار لەکوێ خانە دروست بکرێت لەکوێ شتەکان بکرێتتر چۆن بڵێ شوێنێکی تایبەتمەندە کە قەرارەکان دەرەچێ بۆ شوێنانەی کە دابەشەکرێتە بان ئەو شارەوانیە بە شێوەی گشتی بنکەکانی شارەوانیەکان. زۆر سوپاسی زوومەکەم دەستان خۆش بێ کە گەڕیان کەسێکی وەکو من مەسەلە لە شاری لینشۆپینگ یەکێکە لە شارەکانی سوید بە دوای کوردێکە ئەگەڕێن لەبەرەوە پیشانی بدەن دەستان خۆش بێ ئیشێکی باشتان کردووە نمونەتان زۆر بێ لەسەر میشە باشانە بەردەوام من زۆر دڵم خۆش بوو کە منتان بەسەر کردەوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم.